بابەتەکەمان تایبەتە بە بڕیارەکەی دادگای ناوبژوانی ژووری بازرگانی نێودەوڵەتی لە پاریس. دەپرسین ئەم بڕیارە چ کاریگەریەکی ئابووری لە سەر عێراق و بە دیاریکراوی لەسەر هەرێمی کوردستان بەجێدەهێڵێت و لێکەوتەکانی چی دەبێت لە ڕووی ئابووریەوە و بە شێوەیەکی گشتی چارەسەرەکان یاخود قسەکردن لەسەر بووجا دەبێتە هۆکاری ڕاگرتن یاخود نەبوونی کاریگەری نەرێنی لەسەر ئابووری لە کاتێکدا کە ئەم بڕیارە دەرکراوە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز محەممەد حوسێن پسپۆری ئابووری لە سووری بەیانی کورسانی نووزمیانە. کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. لێکەوتەکانی بڕیاری دادگایی ناوبژوانی پاریس چیمان پێ دەڵێن؟ سەرەتا سوپاس بۆ دەرفەتە. ئەکید ئەم بڕیارە لێکەوتەی ئابووری و سیاسی زۆر گەورەیە بێ لە ناو هەرێمی کوردستانەوە لە ئاستی عێراقشا بەگشتی بۆ لایەنی هەرێمی کوردستان بۆ سەرکردایەتی هەرێمی کوردستان. ئەمە تا حدێکی زۆر پێگەی دانوستانکردنیان لە بەغدا لاوازەکە. تا حدێکی زۆر ئەو کاریگەریە سیاسی و ئەقلیمی پێشتر هەیان بوو بەهۆی ئەوەی کە ئەمانش ڕقمێک بوون لە معادلەی بازاڕی وزەی جیهانیە ئەوە لە دەست ئەدەن. بەلای زۆرۆ لەمەولا هەناردە با بڵێن ئیدارەکردنی سێکتەری نەوتی کوردستان وەک جاران نامێنێ. بڕێکی زۆری ئەو سربەخۆیە دارایی و سیاسی لە ئیدارەدانی سەرچاوە سروشتەکانی هەرێمی کوردستان و کەتی نەوت و غازی هەرێمی کوردستانە هەبوو ئەدۆڕێن بەلایەنی حکوومەتی فیدراڵی عێراق. ئەنی لانی کەم حکوومەتی فیدراڵی عێراق لە جاران زیاتر بەشداری ئەبێ لە ئیدارەدانی کەرتی نەوتی هەرێمی کوردستان و ئاراستەکردنی سیاسەتی وزە لە هەرێمی کوردستانە. ئەمە لە نەتیجا چۆن ئەکەوێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستانیش تا حدێکی زۆر پشت بەوە ئەبەسێ دانوستانەکانی نێوان بەرپرسانی هەرێم و بەرپرسانی بەغدا چۆ بە چه ئاراستەیەکە ڕوە و تا چەند سەرکەوتووە بن لەوەی کە ئەم قەیرانە وەرگێڕنە سەر دەرفەتێک بۆ چارەسەرکردنی ئەو کێشە ئابووری و دارایی و نەوتیانەی لە 15-20 ساڵی ڕابردووە بەردەوام هەردوو لە حکوومەتی هەرێم و بەغداش پێوە ناڵاندویانە. ئەکید زیان و ئازارەکانی بۆ حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان زیاتر بووە بەراورد بەوەی تا چەند کاری کردووە لە بەغدا. بەڵام لە نەتیجا مفاوەزاتیان نێوان بەرپرسانی هەرێم و بەرپرسانی بەغدا لە ڕۆژانی داهاتووە تا حدێکی زۆر ئەوە دەستنیشانەکە کە ئەم قەیرانە چۆن کۆتایی پێبێ. ئەگەری ئەوە هەیە کەم قەیرانە درێژە بکێشێ بۆ دوای گفتوگۆکانی بووجە و بۆ ساڵانی داهاتوش. ئەگەری ئەوە شەیەکو دەرفەتێک بی قۆزنەوە بۆ ئەوەی کە هەموو ئەو کێشە درێژخایەنە نەوتی و دارایی و ئابووریانەی لە چەند ساڵی ڕابردووە هەبوو لە نێوان هەردوو لە کۆتایی پێبێن. لە ڕاستە تا حدێکی زۆرەمە ئاتیما دەکاتە سەر حکمت و زیرەکی سەرکردایەتە سیاسیەکە لە هەردوو لە. بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەم بڕیارە کە لەسەر نردنی نەوتی هەرێمی کوردستانە بۆ دەرەوە کاریگەری ئابووریەکەی بە دیاریکراوی لەسەر هەرێم چی دەبێت؟ ئەسا ئەم دەقەی کە قسەی تیاکەین هەرێمی کوردستان نەئەتوانێت نەوت بفرۆشێ نەهێندە سەرچاوی دارایی هەیە کە بتوانێت خۆی بەڕێوە بەرێت تو موچەی موچە خۆرەکانی بات و خەرجەکانی خۆی دابین بکە وەنە هیچ ئاسۆیەکیشی با بڵێن هەیە هیچ چارەسەرێکی ئامادەشی لە بەردەسایەکە بیکاتە بەدیلی نەوت هەناردەکردن وەک ئەوەی پێشتر هەیبوو. بۆیە دووبارە ئەگەڕێمەوە سەر و خاڵی پێشتر جگە لە دانوستاندن و ڕێکەوتن لەگەڵ بەغدا لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کوردستانی عێراقا هیچ دەواازەیەکی کەەوە هیچ چارەسەرێکی کیان لە بەردەمانیە. من ناڵم ئەم ڕێکەوتنەوە ئەم چارەسەرە ئاسانە و ناشڵم ئەمە بەدڵی کورد یا خۆت سەرکردایەتی سیاسی کورد ئەبێ بەڵام لە ڕاستیە هیچ چارەسەرێکی کیان یەجگە لەمە زیاتر چونکە ئەم سەرکردایەتی و خەڵکی هەرێمی کوردستان خۆیان پێشتر ئەو واقعیان قبول بووە کە تەنها کاڵایەک کە هەرێمی کوردستان هەیبێ و بۆ فرۆشتن بشێ و خەڵک بیکڕێ نەوتی خاوە. لە دەرەوەی نەوتی خاو ئێمە هیچ شتێکی کەمان نییە بە کەڵکی هەناردەکردن و فرۆشتن بێ ئەوەی کە پێوترێت چرەی دەبڵگوت و داهاتە گشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش تا حدێکی زۆر پشت فرۆشتنی نەوتی خاوە بەسێ. بڕێکی زۆری جوڵەی بازرگانی و کەرتی تایبەتیش لە ناو هەرێمی کوردستانە پشت بە و پارە ئەبەسێ کە لە ڕێگەی دارایی گشتی و ئەکاونت و خەزانەکانی حکوومەتەوە دێتە بازارۆ. ئەمەش هەم دیسان هەر پشت بە نەوتی خاو فرۆشتنی نەوتی خاوە بەسرێ. ئێمە لە ئێستا توانایی فرۆشتنی نەوتی خاومان نەما تەواو. دەواازەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان کە بۆڕی عێراق تورکیا بوو لە بەندەری جێهان و ئەوە ڕاگیرە
ئەمە واقعەکی تازەیە ئەبێ لی تێبگەن و تەعاملی لەگەڵا بکەین. کەواتە کاک محەممەد بەڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرمی کوردستان بۆ دەرەوە دەکرێت بڵێ کاریگەری لەسەر موچەی فەرمانبەرانیش دەبێت دەکرێت موچەی فەرمانبەران نەدرێت لە کاتێکدا دابینکردنی موچەی فەرمانبەران بەشکی زۆری نەوت بووە سەرچاوەکەی نەوت بووە. ئەکید ئەگەر بێت و بەغدا و هەرێم نەگەنە ڕێکەوتنێکی خێرا بۆ ئەوەی ئالێتێک بدۆزنەوە هەم بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکەنەوە و هەم کارێکش بکەن حکوومەتی هەرێم بەشێک لە شایستە دارایەکانی خەڵکی کوردستان وەرگێت لە ڕێگای بەشە بودجێی فیدراڵی عێراقۆ هیچ دوور نییە وەک ساڵی 2020 وەک ساڵی 2015 و 16 و 17 و 18 و 19 حکوومەتی هەرێم جارێکی کە بگاتەوە ئەو دۆخەی کە نەتوانێت موچە خۆران دابین بکە و نەتوانێت خەرجیەکانی دابین بکە. ئەگەر لە بیرتان بێت لە هەر پێش ئەم بڕیارەی دادگای نێوبژیوانی پاریس تا ئێستش ئەم دقی قسەی تیاکەین حکوومەتی هەرێم نەیتوانیوە موچەی مانگی دووی موچەخۆرانی خۆی دابین کا بە تەواوی تا ئێستش لە بەشێک خەڵک لە هەرێمی کوردستانە موچیان وەرنەگردووە مۆزەف و خانەنشینی حکوومەتی هەرێمن. ئێستا ئێمە لە کۆتایی مانگی سیانەوە خەریکە چینە مانگی چوارۆ ینی هەر پێش ئەم بڕیارەی دادگای نێوبژیوانی پاریس حکوومەتی هەرێم خۆی توانای نەبوودا موچەی بە باشی دابین بکە. بە پێی حسابات و لێدوانی بەرپرسانی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم لە مانگی ڕابردووە 350 ملیار دۆلار داهاتی نەوتی گەڕاوەتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە یەک لە سەرسەی کۆی گشتی خەرجیەکانی حکوومەت ئەگەر بە تەواوی موچەبات و خەرجەکانی دیکەی وەبەرهێنان و کارگەڕی دابین بکات. ئەنی داهاتە نەوتەکانی حکوومەت پێشترش نزیکەی یەک لە سەرسەی کۆی گشتی خەرجەکانی حکوومەتی دابینە کرد. بەڵام ئێستا ئەوەش نەماوە ینی قسێکی کوردی هەیە ئەڵێ گوریز بە جەکلۆی نەگەیشتۆ نۆری ئەوەیە تۆ بیکەیتە دوولۆیە بۆیە ینی ئەمە مشکلەکە هەر هەبوو پێشتر ئێستا ئەمە ئەوەی خەسیەکات. باشە کاک محەممەد هەڵبەتە ئەم بڕیارە چەند خوێندنەوەیەکی بۆ دەکرێت هەندێک لە خوێندنەوەکانەوەی کە بڕیارێکی باشە بۆ دیوەی کە ئەو کێشانەی کە لەسەر ناردنە دەرەوەی نەوتی هەرێم و وەروەها بودجە هەبووە چارەسەر دەکرێت و لەمەولا ئەم گرفتە نامێنێت دیوەکەی تریش مەترسی لەسەر ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان دروست دەکات. ئەگەر سەرەتا بەم دیوەیە قسە بکەین لایەن ئەرێنیەکانی ئەم بڕیارە بۆ هەرێمی کوردستان دەکرێت بڵێ بڕیارێکی ئەرێنیە سەرکە من هەوڵەدەم تەکنیکیان جوابی ئەو پرسیارە بەمەوە یەکەم ئەم بڕیارە سەرکەوتنێکی یاسایی بوو بۆ دام و دەستگای دەوڵەتی عێراق بەسەر نەزعی جودایی خوازیە لە هەرێمی کوردستانە یاخود مەیلی سربەخۆخوازی و جودایی خوازی هەرێمی کوردستان شکستی هێنا لەوەی کە ئەو سربەخۆیە دارایە زامن بکە لە چەند ساڵی ڕابردووە هەیبوو. هێندەی تر مەوقفیان لاواز بوو هێندەی تر تووشی کێشە و گیر و گرفتە بن لە ڕۆژانی داهاتوە بەهۆی ئەم بڕیارە و ئەمە سەرکەوتنێکی یاسایی ئاشکرا و وازح بوو بۆ دەوڵەتی عێراق لە بەرامبەر ئەو هەوڵە جودایی خوازیانەی لە ناو هەرێمی کوردستانە لە ساڵانی ڕابردووە هەبوو بۆەوەی سربەخۆیەکی دارایی و ئابووری زیاتر دابین بکە بۆ حکوومەتی هەرێم. ئەمە یەک دوو مشکیلەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان پێش ئەم سربەخۆ دارایی کە لە ڕێگەی نەوتفرۆشتن و لە ساڵی 2014 دەستی پێکرد هەبوو و ئەکید لە دوای ئەمەش هەر ئەمێنێت کە ئەگەر بێت و لەمەولاش وەزارەتی نەوتی عێراق ئیدارەی کردی نەوتی کوردستان بکە. لە کوردستانە ئێمە کێشەی حکومڕانیمان هەیە کێشەی تەشەنەکردنی گەندەڵی و لاوازی دام و دەستگاکان و بڵاو پێکردنی دەیان میلیشیا و گروپی چەکداری و پێشێلکردنی سەروەری یاسا و نایەکسانی جەندەری و نازانم هەزار یەک مشکیلە هەیە لە کوردستانە. ئەم مشکیلانە پێش سربەخۆ هەناردەکردنی نەوتی کوردستان هەبوو و لە دوای ئەم تەسلیمکردنی مەلەفی نەوتیش بە وەزارەتی نەوت هەر ئەمێنێ لەبەرەوەی کێشەکان لە شوێنێکی ترە گرفتەکان لە شوێنێکی ترە. ئەم مشکلەیە ئەم قەیرانەی کە ئەم بڕیارەی دادگای ناوبژیوانی پاریس دروستی کردووە چی لە وەزعی خەڵکی کوردستانە ئەگۆڕێ لە ئێستا کەس نییە بتوانێت فاڵ بگرێتەوە و وەڵامێکی گشتگیری ئەم پرسیارە باتەوە لەبەر ئەوەی چارەسەرکردنی لێکەوتەکانی ئەم قەیرانە تا حدێکی زۆر پشت بە حکمت و زیرەکی ئەو سەرکردایەتە سیاسی ئەبەسەیە کە لە هەردوولا لە بەغدا و لە هەولێریشوە ئیدارەی قەیرانەکەیەکەن. ئەمە کرێت دەواازەیەک بێ بۆ کێشەیەکی تری درێژخایەن وەکو ئەو کێشانەی کە لە ساڵانی ڕابردووە هەبووە و ئەشکرێت
دەرفەتێک بێ بۆ چارەسەرکردنی بڕێکی زۆر لەو گرفت و کێشانەی کە هەم خەڵکی کوردستان و هەم خەڵکی عراقشی عەزێداوە لە ساڵانی ڕابردووە لە ڕاستیە ئەمەنە کلیلێکی سەحریە بۆ چارەسەرکردنی مشکیلەکان وەنە ماڵکاولیەک شەکە بە هیچ شتێک بەری پێنەگیرێ ماوەتە سیاسەکان چۆن معالەجەیەکەن چۆن ئیدارەکەن چۆن چارەسەریەکەن بەڵام لە نەتیجا ئەمە تەنها یەکێکە لە مشکیلەکانی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان بۆ ئەوی مشکیلەکانی خۆی چارەسەر بکە مەسلەی گەندەڵی مەسلەی حکومڕانی خراپ مەسلەی نایەکسانی مەسلەی ئەو دزی و تاڵانی لە کەرتی گشتیا هەیە ئەمانە چارەسەر بکە ئەبێ لە شوێنێکی کائیش بکەوە ئەبێ بە جۆرێکی کە ڕوبەڕووی ئەم دیادانە بێتەوە نابێت کەس چاوەڕێ ئەوە بێ لە بەغدا و بەسرەوە خەڵک بێت لێرە مشکیلەکانی لە سلێمانی و هەولێرا بۆ چارەسەر بکرێ بێت تۆزێک واقعی بین بەڵێ دیارە با بڵین بەرپرسانی هەرێم باس لەوە دەکرێت کە دۆستی نەوت بە چارەسەرکردنی بودجە یاخود بەڕێکەوتین لەسەر بودجە کۆتایی پێدەهێنرێت خوێنەوەی بەڕێستان و توابووری ناسی لەسەر بابەتە ئەکرێ ڕێکەوتنی بودجە یەکێک بێ لەو بەشێک بێت لەو پاکێجی چارەسەریەی کە یارمەتی هەردوو لادا بگەنە ئەوەی کە چارەسەرێکی با بڵێن خێرای مۆزوعەکە بکەن معالجێکی خێرای مۆزوعەکە بکەن بەس دەڕاستیە ڕێکەوتنی بودجە ڕێکەوتنێکی داراییە بۆ ساڵێک و تا حدێ ڕێکەوتنیش نییە بە پێی ئەو چوارچێوە لۆجیکی و یاسایی لە عێراقا هەیە بە پێی ئەو بنەمایانەی لە یاسای ئیدارەدانی دارایی دەوڵەتی عێراقا هەیە بەشە بودجێ هەرێمی کوردستان دیاریەکرێ و لە بەرامبەرە بە هەرێمی کوردستانیش ئەوترێت تۆ پابندێ دارایەکانت چیە بۆ بودجەی گشتی ئەبێ چەند پێشکەشی بودجەی گشتی بکەی لەو پارەی کە پێویستە بۆ ئیدارەدانی خەرجەکان ئەمە ڕێکەوتن نییە کێشە نەوتیەکانی نێوان هەولێر و بەغدا پێویستی بەوەیە کە لە ڕێگای یاسای نەوتوغازی نیشتیمانی عێراق و چارەسەر بکرێ ئەوەی کە ئیسم فۆزات دەستی پێکردووە لەسەری بە قەناعەتی من لە نەتیجەشە ئەو ڕوئیایی بەرپرسانی عێراق تا حدێکی زۆر زاڵە بێ کە تەکی دەکەنەوە لەسەر ئەوەی کە بەپێی بنەماکانی دەستور و بەپێی ئەو بنەمایانەی ئەو چوارچێوە یاسایی لە حکومەکانی دادگای فیدراڵی عێراقا هاتووە بۆ لە دژی کەرتی نەوتی هەرێم و اینجا بەپێی ئەم تەحکیمە تازەی لە دادگای نێوبژیوانی پاریسا هاتووە بۆ ئەوەی کە کێو چۆن نەوتی هەرێمی کوردستان و عێراق لە تورکیاوە بفرۆشتێ بەپێی ئەم سێ بنەما یاسای و لۆجیکی و دەستوریە ئەکرێت معالەجەی ئەو ناکۆکیانی بینی هەولێر و بەغدا بکرێت لە یاسای نیشتیمانی نەوتوغازی عێراقا نەک لە یاسای بودجە یاسای بودجە باشە یارمەتی دەرە بۆەوەی لەم ساڵا بە پەلە یاخود لەم مانگە شتێک ڕێک بخەن کە حکومەتی هەرێم لە بەرامبەر ئەوە کە التیزامە داراوی نەوتەکانی خۆی جێبەجێکا بۆ حکومەتی فیدراڵی عێراق بەشە بودجەیەک وەرگێ ئەم بەشە بودجە بتوانێت خەرجەکانی خۆی و موچەی موچە خۆرانی پێبە بەڵام ئەمە ڕێکەوتنێکی کاتیە لە باشترین حاڵەتە ڕێکەوتنە بۆ ساڵێک یاخود سێ ساڵەگەر ئەو چوارچەوەی سێ ساڵ زەمەنی قبول بکرێت کە بودجەی بۆ سێ ساڵ پێ دیاری کراوە بەڵام ئەمە کاتیە دووبارەیەکەمەوە و ئەمە ڕێخستنێکی داراییە بۆ وەسعی عێراق و هەرێمی کوردستان نەک چارەسەری ئەو ناکۆکە سیاسی و نەوتیانەی کە هەیە باشە کاک محەممەد بەپێی ئەو بڕیارانەی کە هەیە یاخود ئەو جوڵە سیاسی و ئابوووریانی لە نێوان تورکیا و عێراق حکومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم بڕیارە دوای ئەم بڕیارە ئەو جوڵە سیاسی و ئابوووریانی هەیە دەکرێت بڵین لێکەوتەکانی ئەم بڕیارە کەم بکاتەوە ئەو جوڵە سیاسی لە بینی عێراق و تورکیا هەیە مەرج نییە بۆ ئەوە بێکە لێکەوتە سیاسی و ئابوووریەکانی ئەم بڕیارە لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان کەم کاتەوە بەڵام بەلای زۆرۆ بۆ ئەوەیە یارمەتی چارەسەرکردنی بەشێک لەو کێشانە با کە لە عێراقا دروست بۆ بەتایبەتی کێشەی کەم ئاوی وەک ئەوەی کە ئاشکرا و دیارە ئەوەیە کە ئەم تەحکیمە ئەم بڕیارەی دادگای نێوبژیوانی پاریس لە کۆتایی مانگی یەکی ئەم ساڵۆ دەرچووە و لە کۆتایی مانگی یەکی ئەم ساڵۆ سەرکردایەتی سیاسی عێراق و سەرۆکایەتی دەوڵەتی تورکیاش زانیویانە کە ئەمە نەتیجێ بڕیارەکەیە هەر بۆیە پێش ئەعلانکردنی ئەم بڕیارە جەولەیەکی دیبلۆماسی هەبوو کۆبوونی دوولایەنە هەبوو هەرکەس لە مانگی یەک ئەو بوو بەجارێ ئاوی دژلە و فرات زۆر زۆر کەمی کە تورکیا ئاوەکەی کردووە ئەنجا لە ماوەی ڕابردووە لە ڕۆژانی ڕابردووە دوای کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکوەزیران سوودانیا ئاوەکەیان بە شێوەیەکی بەرچاو و باش بەرداوەتەوە بەڵێنیان داوە بەردانەوەی ئاو بە شێوەیەکی باش لە ئاستی دوورمەوداشا هەر بەردەوام بێ
ئەم گۆڕانکاریانە تەبەن ئاوەیەکێکە لە مشکلە هەرە گەورە و سەرەکیەکانی ئەمڕۆ بۆ خەڵکی عێراق و دەوڵەتی عێراق بە تایبەتی باشووری عێراق بۆیە ئەمانە ئەم ئاماژانە ئەوەمان پێڵێ کە ئێستا لایەنی عێراقی ئەوێت مەلەفی ئاویش چارەسەر بکات لەگەڵ تورکیا بەهۆی ئەو لێڤرجەوە بەهۆی ئەو کارتی فشارەوە کە دەستی کەوتووە لە نتیجەی ئەم بڕیارەی دادگای بژیوانی پاریسە و تورکەکانیش نایەنەوێت لەوە زیاتر ڕیسک بە هەبوونی پەیوەندێکی خراپەوە لەگەڵ دەوڵەتی عێراقا بکەن ئەوانش ئەمە بە دەرفەتێگەزان بۆی علاقەیەکی باش لەگەڵ عێراقا دروست بکەن هەم لایەنی تورکیا و هەم لایەنی عێراقیش ڕوئیان هەیە تێگەیشتنی هاوبەشیان هەیە و پلانیشیان هەیە بۆی پەرە بە پەیوەندی بازرگانیەکانیان بدەن ڕێگەی بازرگانی نوێ دروست بکەن و لە نتیجە یارمەتی یەک بن هەردوولا بەرژەوەندی هاوبەشەکانیان زیاتر فراوان بکەن هەم لە ڕووی بازرگانیەوە هەم لە ڕووی سیاسی و ئەمنیش و هاریکاری زیاتریان هەبێ ئەمە تا چەند لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ ئەمە جارێکی تر علاقەی بەوە هەیە تا چەند هەرێمی کوردستان خۆی کاتە بەشێک لەو ڕێکەوتنانە یا لەو بەرژەوەندی هاوبەشەی لە بینی تورکیا و عێراقا هەیە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ محەممەد حوسێن پسپۆری ئابووری.